ئەمێ هەمووتان ئاگادار بن ئەم پرۆگرامە ئێمە چیمان کردو ئێمە بیرمان لەوە کردوێتەوە ئەگەر کەسێ بە هیوایەت خەریک بێ چیرۆکێک ئەخوێنێتەوە چەند دەرسێک تەماشا ئەکا هەنێشتی تر خۆی پێوە مەشغوڵەکە هەموویمان بۆ حازر کردووە بۆی نەڵێ من کێ تااقەتیە و چیرۆکە بخوێنێتەوە و قاموس بەکاربێنێت چوین حەلی ئەوەمان بۆ کردووە بۆیە پرۆگرامەکە چڕوپڕە و زۆریشە چونکە هەموویمان ئاسان کردووە یعنی شتێ نییە بڵێ قورسە من ئەو دەرسە چی لێ بکەم نا دەرسەکە هەمووی کەلیمە بە کەلیمە کراوە بە کوردی شەرح کراوە هەمووشی شتی خۆشە یعنی هەتا چیرۆکی وایتە حەزەکەی هەموو چاپتەری خوێنی حەزەکە بزانین چاپتەری دواتر چییە بۆیە بەس کاتی بنێ بە هیوایەت خەریک بن وەکو کاکڕێگاوتی دووبارەکردنەوە ئەسڵی مۆزوعەکەی بەڕاستی مەڵێ من ئەو دەرسەم بینیوە بەڵکو دەرسەکە زۆر دووبارەکەرەوە پاشان هەر خۆتان دوێنێ بوو داواتان کرد من هەنێک لە فایلە ئەسڵیەکانم بۆ ناردن بۆ نمونە من چیرۆکێکم وتوەتەوە ئەم چیرۆکە تۆ لە ماوەی دووسێ ڕۆژای گوێ لێ گرتووە و لە منەوە شتەکە فێر بوویت باشە بەڵام چیرۆکە ئەسڵیەکە لە یوتیوب کەسێکی ئینگلیز خوێندوویەتیەوە نووسینەکەشت پێ پیشانەیە تکایە تۆ لە دوای ئەوەی جوان سەعیدیا کرد و گوێ لە من گرت بڕۆ جارێ دوان سیان چوار ئەم هەفتە جارێک گوێ بگرە هەفتەکەی تر گوێ بگرە دوای مانگێک ئەو چیرۆکە کە بە ئینگلیزی ABC وازانی بە کوردی قسە بووەکە ئەمە یعنی چی یعنی تۆ تەمرینێ کرد بە مێشکرد کە کەلیمەکەی 20 یەکسەر بێتە پێش چاوت ڕازی فێربوونەکە ئەمەیە کەواتە ڕازەکە پەیوەندی بە گوێگرتنەوە هەیە تۆ ئەبێت تەمرینکەی بە مێشکرد من ئەڵێم سکوڵ تۆ ئەبێ یەکسەر قوتابخانەی بێتە پێش چاوت ئەیە گەروتم سیڤیلایزیشن ئەگەر یەکسەر وەکو سکۆڵەکە نەهاتە پێش چاوت کەواتە کێشەکەەوە نیە تۆ نازانین سیڤیلایزیشن یعنی چی لەوەجێ بزانی سیڤیلایزیشن یا سیڤیلایزیشن یعنی چی شارستانیەت ئەساڵی وەڵای خۆ ئەمزانی سە هەتا نەزانیوێتی بەس کە وتم یەکسەر نەهاتە پێشچوی بۆ چونکە ژمارە ئەو جارانەی سکوڵی بیستووە زۆر زۆرە بەڵام ژمارە ئەو جارانەی کە سیڤیلایزیشنی بیستووە زۆر کەمە کەواتە تۆ ئەبێ بیت فێربوون هەرەوە نییە بڵێ شۆماناکە زانم یا لە مۆزوعەکە تێگەشتم ئەبێ ئەوەندە دووباری کەیتەوە کە بیستت یەکسەر شتەکە بێتە پێش چاوت من ئێستا بە تۆ ئەڵێم مایک یەکسەر چیەتە پێش چاوت ئەمە مایکێکە بۆ نمونە ئەمە ئینجای ساڵ ئەمە کوێی لە مایکە چێ ئەمە مایکێکە بەڕێزە باشە یەکسەر تۆ مایکێکێتە پێش چاوت بۆ چونکە زۆر بیستوتە کەواتە ئیشەکە بەوەیە کە تۆ تەمرینکەی بە مێشکرد کە بیستت بیرکەوێتەوە